ئێمە ئەمڕۆ کوماڵی ڕۆشنبیرانی کوێ هەستان بە ئامادەکردنی کۆڕێک بۆ نووسەر و وەرجێر شەفیقی حاجی خدر بە مەبەستی ئاشناکردنی دوو لە بەرهەمەکانی خۆی بە ئامادەبووان و خولیایانی کتێب لە کوێیە. ئامانجی ئێمە وەکو ماڵی ڕۆشنبیرانی کوێ لەکردنەوەی ئەم کۆڕە و هاوشێوەکانی ئەم کۆڕە ئاشناکردنی خەڵکی کوێ و خولیایانی کتێبە لە کوێیە بە نووسەران و وەرجێڕانی کوردستان بەگشتی و نووسەرانی کوێ بە تایبەتی. لەم کۆڕەدا ئەمڕۆ باس لە دوایین وەرجێڕانی خۆم دەکەن کە ناوی شەوە سپلەکانی مناحیم بێگنە، کتێبێک کە دەکەوێتە چوارچێوەی ئەو زنجیرە کتێبانی من تا ئێستا وەرم جێڕاون کە 17 کتێبە، بەڵام ئەویان سەبارەت بە ئیسرائیل بۆتە شەشەمین کتێب. لەو کتێبەدا مناحیم بێگن زیاتر جەخت دەکاتە سەر ژیانی ساڵ و نیوی یان بۆ 2 ساڵ لەو سزنەی کە لەیدا بوو لە سەردەمی یەکێتی سۆڤێتی جاران لەسەر دەستی ستالین، لەوێشەوە دوای حکمدانەکەی بە 7 ساڵ نەفی دەکرێت بۆ ئۆردوگای زۆلمرەی بێکاری لە بەستەڵەکی باکوور لای سیبیریەوە. ئیدی لەوێەوە بێگن نەکرد ژیانی ڕۆژانی زیندانی خۆی دەجێڕێتەوە، بەڵکو کە دەریش دەچێت و لە دوتوێی جێرانەوە لە دوتوێی کەسایەتەکانی نێو زیندانەکە باس لە هەموو ئەو بارودۆخی کۆمەڵایەتی چینایەتی نێوەچێتی سۆڤێت دەکات.